سيم مرجفون أوانا يخوض في أعراض المسلمين من دون تحقيق ولا تثبيت ولا دليل. هر هواڵێک یان بەردەم کەوت یەکسەر ئەمان قسەی خۆی لەسەر دەکەن بەبێ لێکۆڵینەوە، جا دەکەونە چی؟ دەکەونە زەمکردنی موسڵمانان، ئەکەونە تانە و تەشەردان لە خەڵک، ئەکەونە کۆمیان دنووسین بەبێ ئەوەی بەدووی هەواڵەکەدا بگەڕن ئەر ڕاستە یان ناشیڵەمە ناحەزێکی ئەم ئینسانە نێوتووە، ئەرە بەڵگەت چییە؟ ئەرە با گوێ لە فڵان کەسیش بگرم بزانم هەر ئەم دوو کەلیمەی وتووە. من ئێستا وەتارێکم بۆ جەنابتان پێشکەش کرد و کاتی بەڕێستانم گر خوا پاداش ناداتەوە تقریبا 20 دقیقە زیاتر قسەتان بۆ دەکەم. یا معقولە کەسێک 30 چرکەیە وتارە دەربێنێ ها مامۆستا لەوێ دەڵێت چی؟ تۆ گەڕاوی 19 دقە و نیوەکەی کەشی گوێ لێ بگری بزانی ئەم بابەتە باسی چی بوو ئەوە نازانێ. ئەوە فڵان کەس زۆر گوت بەخوا تەواوە ناگەڕێ بەدوی بەڵگە و تەحقیق و گشتی شتەکەدا، خواخوایەتی شتێکی دەستکەوێ و ئەمیش قسەیەکی ناشرینی پێداکە. ئەوانە المرجفون في المدينة ئاەتی 60 سوڕەتی ئەحزابتان لەبیر نەچێ، خوا هەڕەشەی لێکردوون واللهی ڕۆژە تووشی بەڵای خۆیان دەبن لە ماڵی خۆیان خوا حەیان دەبە. زۆر خەتەرە. بەرهەمی چی ئەمە؟ بەرهەمی بێکاریە. ئەینا تۆ وەرە لە کارگەیەکە مەشغوڵ بە هەموو ئەو ئەوروپا بەقەدەر ئەم کوردستانە کۆمێنت و لایکی تێدا ناکرێ، چونکە کابرا لە وەکو سعات بەیانی فەقیرە بەخۆی بە خێزان و بە منداڵیەوە دەڕوا ئیش دەکات، چونکە وانە بێ ناژیە. یەک ڕۆژ پشووی هەیە بچێتە پارکێکەوە حەدیقەیەکەوە پشوویەک بەسەر بەدێ سەردانێک ئەگە هەشی بێ بیکە دواتر دێتەوە ماڵەکەی خۆی وەکو سعات کاری پێ دەکەن. ئێمە چونکە بێکارین بە هەمومان بە یەکترەوە ماندووین بەداخ